سڵاوتان لێبێ بینەرانی ڤار میدیا دیارە ئێمە ئەمڕۆ هاتوینەتە دەشتی هەریر لێرە جوتیاران و خەڵکی ناوچەکە سەرقاڵی ڕینینەوەی بەرهەمی گندۆرن ئەوەی دەبینێن هەرەوەزیە واتە خەڵکی دەشتی هەریر هاتوونەتە هاوکاری یەکتری دەکەن بۆ ئەوەی لەم وەرزەی ساڵ ڕینینەوەی کاڵک بکەن. من دەسمەیە لای خاوەنەکەی سلااوت لێبێ ئەگەر پێمان بڵێ دەست ئاچەندەوە هاتوون ئەمانە وەکو هەرەوەزی ئێوە ساڵانە ئەم کاراکەن هاوکاری یەکتریەکەن. سڵاوان گۆژ یاخۆ بەخێر بەسەر چاوەکانم وڵای سبەی نەسەحات 4:30 ئەو دەوران دەی ناویستانی هەتا دەوری 8:30 تەواوبی. باشە ئەگەر پێمان بڵێ ئەم ساڵ بەرهەمی کاڵک چۆن بوو؟ ئەم سارە بەرهەمی کاڵک زۆر باشە لە هەموو جێەکان تقریبا وڵا 8 سار بەخوای تقریبان زیاترە بی وەکو ئەو سارە نەبووە. سارەکانی دی برێم لە بە بێبارانی شین نەدەبوو یان گەرمای لێ دەدا زووتێک دەچوو. بەس ئەم ساڵ باران بەس ئەم ساڵ باش الحەمدولیلا. باشە ئەدی هۆکار چیە بەرهەمی کاڵکی دەشتی هەریر بە بەناوبانگترین بەرهەم و بەتام و چێشترین بەرهەم دادەندرێت ئەوەش دەگەڕێتەوە سەر خاکێ گندۆرەی لێ شرینە خاکێ گندۆرەکە لی ناخورێ وا دێمیش ئەوەی نیە برێوە لە ئاو درابی لە زۆر جیان ئاو دەدەم بەس لای لێرەکانی ئاو نادەنە دەشتێری. باشە مانگی چەند دایەت سەقین و مانگی چەند کۆتا؟ لای مانجی 5 دەچینن مانجی هەفت ئەو دەورە ما هەفت و ناوەڕاستەکەی هەفتەی پێڕادگا یان لە سەرادەکە هەفتەیە جوو چاندی پێڕادگات تا مانجی نۆ. باشە بەر ئەوە هەڵیکاری بۆ خەڵک ڕەخساندوە لەم ناوچەیە؟ بەری الحەمدولیلا ئەرێ وڵا ئێستا برێم ئەوی بیستانوشی زۆر چاندی حەمەلی لێ دەگری نەفەری لێ دەگری سبەی نانزوو تا ئەو وەختانە نەفەری 10,000 15,000 حەسەب ئەوەکەیە ئیشەکەی ینی برێم زۆر بیان کەمە. واتە خەڵکی ئەم ناوچێ بە زۆری بەمەوەسەر بەخواری وڵا الحەمدولیلا ئەر لا ئێستا لە جادەی برم زۆرن تقریبان حتا 30 کەپرێشێبی حتا سپیلچی ئەوانە هەموو بۆ ئیشەوە خەریکن. دەست خۆش سەرکەوتو بن لە خزمەتدا بە زۆر بەخێر بێن سەر چاوەکان. زۆر سپاس. بەڵێ دیارە وەک ئەو ئاماژەی پێکرد کاڵکی دەشتی هەریر بە بەناوبانگترین و بەتام و چێشترین کاڵک دادەندرێت لەسەر ئاستی هەرێمی کوردستان بۆ پێی ناوچەکە هەم کاڵەکەکە دێمیە و هەم بەرهەمەکانیشیان بەرهەمی تایبەتی دەشتی هەریرن بۆیە بە بەتامترین و خۆشترین کاڵک دادەندرێت. ئەمەی ئاماژە بەوە بکەم کە ساڵانە بەرهەمی کاڵک یاخود گندۆرە بە زمانی ئەم ناوچەیە هاوڵاتێکی زۆر خەڵکێکی زۆر هەلیکاری بۆ ڕەخساوە بۆ پێی بەشێکی زۆری بیستانەکانی ئەم سنوورە دەستی کاریان پێویستە بۆەوەی بەرهەمی کاڵک بچنینەوە یاخود دای بچەقێنن بۆیە هەلیکاری بۆ ژمارێکی زۆر هاوڵاتی ڕەخساندووە. من درێژە پێ نادەم چیتر دەمەوێت بسم یەکێک لەم کاڵەکە یاخود لەم گندۆرە بە تامانەی دەشتی هەریر بخۆم بێ ئێوە ناخۆش.